بڕینەوە و پەرچکردنی دارەکانی کالیپتۆس کە بە قەڵەمتۆز ناسراون لەلایەن تیمەکانی شارەوانیەوە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری نیگەرانی هەنگەوانانی سنوورەکەی لێکەوتووەتەوە. لای خۆیانەوە هەنگەوانانی سنوورەکە لە ڕێگەی پەیامەوە داواکارن لەلایەنە پەیوەندیدارەکان بڕینەوەی ئەو دارانە ڕابگرن. بەوپێی دارەکانی کالیپتۆس وێڕای ئەوەی سیمایەکی جوانیان هەیە و سوودێکی زۆریان بە بواری ژینگە و سەوزایی گەیاندووە، ئەو کات هەر دارێکی کالیپتۆسیش بەشی 10 تا 15 هەنگهەنگینی تێدایە. شارەوانی ئەو ماوەیەکە فێر بووە هەر هەموو ساڵێ دەوری 250 دارێ سەقەتەکە 250 دارێک ئەبڕێ و ئەیتر هیچ بەرهەمێکی نابێ. هەر دارێکی ئەلەم قەڵەمتۆزانە هەنگوینی 10 هەنگ دابینەکە. بەڕاستی یعنی گوناحە ئەم دارانە ببڕێت. چوونێتە بەدادچوونما بۆی کردووە بۆ ئەم دارانە بڕن، ئەڵێ وەڵا ئەمە ڕێی کارەبای کردووە، بەس سیرمان کردو وایش نییە، یعنی دار هەیە هیچ پەیوەندی بە کارەباوە نییە، هیچ ڕێی نەگردووە. دارێکی هەتا بڵێ چاکە. بڕینەوەی ئەم دار قەڵەمتۆزانە زەربەیەکی زۆری داوە لە هەنگەوان. ئێمە لە زۆر خولە باسمان کردو تاکیدمان لێ کردوەوە داوامان کردو لە شارەوانی لە ناحیە لە قایمقام کە برینی ئەم دار قەڵەمتۆزانە ڕابگرێت، چونکە بەڕاستی ئەم قەڵەمتۆزە مەسرفی تیا ئاکرێت دوای 10 ساڵ 12 ساڵ ئەم قەڵەمتۆزە اینجا گەورابێ. اینجا بەرهەمێکی باشی هەنگوینە گوناحە لە ناوقەدەوە ئەبردرێتەوە کە بە چەند ساڵی چکە وەکو خۆی لێ نایێتەوە. بۆیە بەڕاستی بڕینی ئەم دارانە زۆر زەربەیەکی گەورە لە هەنگەوانەدا. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش دەڵێت تەنها ئەو دارانە دەبڕنەوە کە تێکەڵ بە تاوەری کارەبا دەبن و مەترسی دروستبوونی شۆرتی کارەبا دروست دەکەن، یاخود ئەو دارانەیشی کە لقەکانیان ئاستەنگی هاتوچۆ بۆ هاوڵاتیان دروست دەکات و مەترسی شکانەوەیان لێ دەکرێت. داری کالیپتۆز یەکێکە لەو دارانەی کە گەشەی زۆر بەهێزە. بەو هۆکارە کە ساڵانە باڵایەکی زۆرەکە ئەم دارە هەندێک جار گرفتی ئەومان بۆ دروستە بێ کە تێکەڵ بە تاوەری کارەبا بێیان هەندێک جار مەترسی شکانەوە هەیە لەوانەیە گرفتی هاتوچۆ دروست بکە لە شەقامەکانە گرفت بۆ ئۆتۆمبیل دروستکە. لەبەر ئەم دوو هۆکارێمە زۆر جار ناچارە بین بەشێک لەم دارانە ببڕینەوە. مەبەستی ئێمە لە بڕینەوەی ئەم دارانە لە ناوبردننی دارەکە نییە، تەنها مەبەستمان مانەوەیەتی بۆی مەترسی دروستبوونی گرفتی کارەبایە مەترسی دروستبوونی گرفتی هاتوچۆ لەو ناوچانە نەمێنێ ئەم داری لێ. لەگەڵ ئەوەی کەشوهەوای بەشێکی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ بواری هەنگ و هەنگەوانی لەبارن، بەڵام بە هۆی سیاسەتی هەڵەی حکوومەتیش لە ماوەکانی ڕابردوودا ئەم بوارش وەکو زۆربەی بوارەکانی دیکە نەتوانرا وەک سەرچاوەیەکی داهات سوودی لێ ببینرێت. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری وڵاتانی جیهان توانیویانە ئەم بوارە وەکو زۆربەی بوارەکانی دی وەکو سەرچاوەی داهات سوودی لێ ببینن. هاوکات لە ڕووی جۆریشەوە هەنگوینی هەرێمی کوردستان لە سەراستی جیهان یەکێکە لە جۆرە هەرە باشەکانی هەنگوین. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.